نییە لە هەموو کوردستان چالاکوانان ڕاپەڕن ئەو زوڵمە لەناوبەرن دەستی زاڵم بشکێنن لە ڕیشە دەریان بێنن خەباتکەن بۆ ئازادی بۆ سەربەخۆی و شادی ناوی خوای گەورە و میهرەبان خوشک و برایانی بەڕێز ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا چالاکوانان و ئازادی خوازان سەرەتا سڵاوتان لێبێ بە خێراتنی یەکە بە یەکەتان دەکەم بۆ ئەم مەیدانی هەڵوێستە بۆ سەنگری بەرگری لە کەرامەتی مرۆڤایەتی ئامادە بووان وەک ئاگادارن ئەمڕۆ 128 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیە بەڵام بەداخەوە لە باتی پیرۆزبایی دەبێت تف لەو دەسەڵاتە بکەین کە نیشتیمانی کردووە بە گۆڕستان بۆ وشەی حەق قەڵەمی کوردی لە بریەوەی لە لووتکەی ئازادیدا بێت لە زیندانەکانی دەسەڵاتی هەرێمدایە ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئاهەنگگێڕان نییە بەڵکو بۆ هاوارکردنە بەسەر دەسەڵاتێکدا کە بووەتە دوژمنی وشەی ئازادی ئەمڕۆ لێرە بۆ ئەو ئازادیە بجێڕین لەژێر چەکمەی دەسەڵاتی خۆسەپێنی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی داخنکێنراوە 128 ساڵ پێش ئێستا میفتاد مەدحەت بەدرخان لە غوربەتەوە چرای ڕۆشنگەری بۆ کورداگیرسان بەڵام ئەمڕۆ لە ناوجەرگەی کوردستان دەسەڵاتی شکست خواردووی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی خەریکی کوژاندنەوەی هەموو دەنجێکی ئازادن بەسە بۆ تیرۆرکردن و تۆقاندنی ڕۆژنامە نووسان شەرمەزاریە بۆ دەسەڵاتێک لە تاکە کۆمنتێکی سۆشیال میدیا دەترسێ نەفرەت لەو سانسۆرەی دەیەوێت چاوی حەقیقەت کوێر بکە داکۆک ئەمڕۆ لێرەیە پێتان دەڵێ ئازادی ڕادەربڕین مافە نەخێر و سەدەقەی دەسەڵات ڕۆژنامە نووس و چالاکوانان هەتا لە زیندانە تاریکەکاندا مابێ ئێمە لێرە و لە هەموو جیهان بێدەنگ نابین و دەبینە کابوسی سەرانی تیرۆر و سەرکوتکاران ڕوڕەشی و مەرگ بۆ ستەمکاران و بکوژانی ڕۆژنامە نووسان سڵاو بۆ ئەو قەڵەمانەی نەشکان و ناشکێن بژی ئازادی بژی کوردستانێکی بێ دیکتاتۆر خوددا ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە نێوان مێژوویەکی پڕ لە شکۆ و ئێستایەکی پڕ لە تراژیدیادا ئەمڕۆ لە کاتێکدا یادی 128 ساڵەی دەرچوونی یەکەم ژمارەی ڕۆژنامەی کوردستان دەکەینەوە کە ڕۆژنامەگەری کوردی لە قەیراناویترین و ناومێدیکارترین قۆناغی خۆیدایە ئەو ڕێگەی میفتاد بەدرخان بە مەبەستی هۆشیارکردنەوەی نەتەوەیەک دەستی پێکرد ئەمڕۆ لە زۆربەی کەناڵ و سەکۆکاندا بووەتە ئامرازێک بۆ پاساوهێنانەوە بۆ چەپەڵیەکانی دەسەڵات و ئاوکردنە ئاشی ستەمکاران کەمێکیان دەبێت ئێستا میدیا لە چاوی خەڵکەوە بووە بە قەڵغانی دەسەڵاتێکی ستەمکار و بووە بە بارێکی گران بەسەر بودجەی گشتی نیشتیمانەوە بەشێکی زۆری میدیا و ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری کوردی لە ئاسی دەسەڵاتی چوارەمەوە دابەزیوە بۆ پاشکۆی دەسەڵاتی حیزبی و تەنانەت کەسی بنەماڵەکان ئەو میدیایانەی بەدەنگن بەرامبەر بە دەستگیرکردن و ئەشکەنجەدان و تیرۆری کەسایەتی چالاکوانان و ڕۆژنامە نووسان بەشێکن لەو سیستەمەی کە ئازادی تاک دەخنکێنێت و بەشدارن لە زیادکردنی نەهامەتەکانی سەرگەلی کورد بەداخەوە هەر لە ڕێگەی میدیا و کاری ڕۆژنامەوانیە تیرۆرکردنی فکری و بازرگانیکردن بەڕاستیەکان پیادە دەکرێت لە بریگەیاندنی زانیاری ورد ئێستا ڕاستیەکان دەکرێنە قوربانی بەرژەوەندی سیاسیەکان دروستکردنی سوپای ئەلکترۆنی و میدیای سێبەر بۆ ناوزڕاندن و گرتن و فشارکردنە سەر خەڵکی ئازادی خواست بۆ بە تاوانێکی ڕێکخرا و ڕۆژانە هەستی پێ دەکەین نەخۆشی پۆپۆلیزم و بەلاڕێدابردنی ڕای گشتی لە ڕێگەی گرنگیدان بە بابەتە لاوەکیەکان و بازرگانیکردن بە ژیانی تایبەتی تایبەتی و کەرامەتی خەڵک بۆ زیادکردنی لای کوفی و نیشانەی شکست خواردنی ئەخلاقی میدیایە و ئەمەش هەر لە دەستگا ڕاگەیاندنە زەمەلاغەکانی دەسەڵات دەوەشێتەوە. First of all, I want to thank you all for attending today with us. Kurdish Journalist Day, between a proud legacy and a troubled present.
Today marks the 128th anniversary of the first issue of Kurdistan newspaper, a milestone that should inspire pride. Yet it arrives at a time when Kurdish journalism is facing one of its deepest crises, marked by uncertainty and diminishing hope. The path first laid by Mikdad Badr Khan to awaken and inform a nation has, in many cases, been diverted instead of serving truth and public awareness. Parts of the media landscape have become instruments used to justify oppression and serve those in power. In the eyes of many citizens, the media is no longer a watchdog but a shelf for authority, one that burdens the public rather than serving it. Kurdish journalism, once regarded as a fourth power, has in many instances retreated into the orbit of politics, parties, and even families' influence. Media outlets that remain silent in the face of arrests, torture, and the killing of activists and journalists risk becoming complicit in a system that restricts freedom and deepens public suffering. روزنامه نووس ناترسێت بۆ ئازادی دەنووسێت وەکو شێروان شێروانی ناترسێن لە زیندانی سۆران و کاوە و سەردەشت بوونەتە سەر مەشقی گشت بە زیندان و هەڕەشە ناگەن بە هیچ ببیستە دەنگی ئازادکرد ناکرێت لە گشتیان دەبیسترێت داکۆک دەنگی زیندانە دژی گەندەڵکارانە دەنگی ئازاد لێرە قەڵەم وەک نەڕۆی شێرە لە دەڤەری سەوز و زەرد ئازادی بووە بەپەن ئەندامانی ڕێکخراوی داکۆک میوانە بەڕێزەکان ئەندامانی ڕەوەندی کوردی لە بەریتانیا هەموو لایەکتان بەخێر بن. ئەمەوێ بە ناوی بۆردی بەڕێزی داکۆکەوە بە خێراتنی هەموو ئەو خوشک و برا بەڕێزانەکەم کە لە شارە دوورەکانی بێرمینگام و نیوکاسل و لیدز و گلاسگۆ و سکۆتلەندا و ئەم ناوچە دوورە دەسانەوە ئەمڕۆ تەشریفیان هێناوە و هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا هەڵوێستی خۆیان بخەنە ڕوو. برا بەڕێزەکانم، وەکو ئاگادارن بارودۆخی ئازادی ڕادەربڕین و ئازادی هەڵوێست وەرگرتن لە هەرێمی کوردستان و عێراق لە دۆخێکی زۆر نالەبار و ناڕەحەتدایە. لە مێژووی چەند ساڵەی ڕابردووی پارتی و یەکێتیدا تەنها ئەزموونی کوشتن و بڕینمان بینیوە. بەداخەوە ناوچە عێراقیەکانیش بێبەری نین لەم بارودۆخە، ئەوانیش بە هەمان جۆر تەنها کوشتن و بڕینیان بینیوە، تەنها زیندانیان بینیوە لە پای وەرگرتنی هەڵوێست و بیرروبوچوونی ئازادەی مرۆڤانەی خۆیان کە خوای گەورە پێبەخشیون. بەڕێزان، ئەمەوێ ئاگادارتان بکەمەوە کە هەر ئەمڕۆ ڕۆژنامەنووسی بوێر و چاڵاک شێروان شێروانی مانی لە خواردن گرتووە لە زیندانی ژێردەستەی پارتی دیموکراتی کوردستاندا بەو ئامانجەی بتوانێ مافەکانی وەربگرێتەوە. پێشنیارتان بۆ دەکەم هەمووتان لە لای خۆتانەوە لە سۆشیال میدیا و لە ئەکاونتەکانتان پشتیوانی خۆتان دووپات بکەنەوە بۆ ئەو ڕۆژنامەنووسە بوێرە و هەموو هاوڕێیەکانی. هاوڕێیانی داکۆک، تێکۆشەرانی داکۆک، گەنجە دڵپڕەکان، گەنجە دڵسۆزەکانی نیشتیمان، گەنجەکانی کە تاراوگەت و ڕەتری کردوون لە بەرامبەر ئەو دەسەڵاتەی کە ئێستا بەرامبەر گەلەکەی خۆی ستەم و زوڵمەکات. لە یادی ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا بە یەکێتی و پارتی و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ئەڵێین ئێوە هێندە نامەرد و پیسن کەوام
دەست بۆ خەڵکانێکە بنکەوە تەنها قەڵەمیان پێ ئێوە هێندا جاش و بێشەرەفن دەست بۆ خەڵکانێکە بنکەوە هێشتا دەستیان بە خوێنی کەس سوور نەبووە ئێوە دەسەڵاتێکی گەندەڵن ئێوە حیزب نین بەڵکو و میلیشیان دەست بۆ گیان و ڕۆحی مرۆڤانێکە بنکەوە تەنها بە قەڵەمەکانیان دەنووسن و تێکۆشانەکەن ئەوە ئێوەن کەوا دەست بۆ خەڵکانێکە بنکەوە دەستیان پاکە و تەنها قەڵەمیان پێیە ئەی ئێمە کەوا ئێستا دوژمنی سەرسەختی ئێوەین بگەینە بەردەستی ئێوە چیمان لێەکە 100% ئێمە لە ناو چوین و کوژراوی فرۆش تاڵەبانی کەل لە بۆش دەسەڵاتی خۆسەپێن زۆرداری قەڵەم شکێن دەگمان دەنگی ئازانە ماوەستی لە میرادە ڕێوی دەرشێری ناوخۆ مەسعودی کوڕی مسۆ نەمانی عەزیز ئەمڕۆ ڕۆژێکی گرینگە لە مێژی خەباتی کوردیدا 128 ساڵ پێش ئەمڕۆ یەکەم ڕۆژنامەی کوردی دەرچوو بە مەبەستی هۆشیاری زیاتر و پێدانی زانیاری زیاتر بە تاکی کورد بەڵام ئەوە جێگای شەرمەزاریە لەژێر ئاڵای هەردوو بنەماڵی بارزانی تاڵەبانی خوێن ڕێژی دەستسوور بە خوێنی ڕۆژنامە نووس و چالاکوانان بە تەواوی ئازادی ڕۆژنامە نووسیان بەردەست کردوتەوە چەندین ڕۆژنامە نووس و چالاکوان بەدەستی ئەو دوو بنەماڵە گڵاوە شەهید کراون کەوا ئێمەی ئازادی خۆش هەمیشە ساڵیادەکانیان بەرز ڕاگرین و بەردەوامی بە خەباتە مەدەنیەکان دەدەین و چەندانی تر لە زیندانن هەر ڕۆژە و بە چەند سزایەکی نوێی درۆینا دووبارە سزا ئەدرێنەوە و بگرە بە سەدان و هەزاران ڕۆژنامە نووس و چالاکوان هەڵاتی ژێرەم دەسەڵاتن ئێستا لە وڵاتی غوربەت ژیانەکەن هەر بۆیە ئەمڕۆ لەژێر ئاڵای ئەم عێراقا ڕووەکەمە دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان و ئەەکەم ئەڵێم تف لە ڕوویتان تف لە یاسا و دادگاتان تف لە ئەمن و ئاسایشتان تف لەو حکومەتە درۆینەتان تف لە قەڵەمە کردراوەکانتان نەفرە دەکەم لە خۆتان و سیستەمی نوێتان ڕۆژنامەوانی کوردی پێی نایە ناو 128 ساڵەی تەمەنی کورد بۆ یەکەمین جار لە مێژوو لەسەر دەستی میخداد میلحەد لە بنەماڵەی بەدرخانیەکان لە قایرەی پایتەختی مسر بووە خاوەنی یەکەم ڕۆژنامەوان بە ناوی کوردستان وەک دیارە ئەمە وەرچەرخانێکی نەتەوەی و ڕۆشنبیری بوو بۆ کورد و ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 128 ساڵ ئازادی ڕۆژنامەوانی تەنها نووسراوی سەر ڕۆژنامەکانە و بە کردار جێبەجێ نەکراوە وەک ئەزانین یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە لەلایەن مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی ئەو کات ئیمزا کراوە کە تیایدا ئاماژە بە ئازادی ڕۆژنامەگاری کراوە بەڵام بە هیچ شێوەیە کاری پێ نەکراوە تەنانەت لەلایەن خودی مەسعود بەرزانی کوڕوشیەوە کە سەرۆکی حکومەتی ماوە بەسەر چووە لە ژێر دەسەڵاتی پارتی و یەکێتیدا کاری ڕۆژنامەگاری سنووردار کراوە نەمانی ئازادی ڕادەربڕین و دەستگیرکردن و تەنانەت کوشتنیش بەشێکن لە گرفتەکانی بەردەم ڕۆژنامەنووس و چالاکوانان وەک بینیمان ساڵی پار ئومێد بەرۆشی دەستگیر کرا و ماوەی 9 مانگ بێتاوان لە زینداندا بوو و ئێستا شێروان شێروانی تا ئێستا لە زینداندایە ئەمە جگە لە داخستنی دەستگاکانی ڕاگەیاندن و باش بانگەشەکردنی مەسعود بەرزانی بۆ کاری ئازادی ڕۆژنامەوانی و چالاکوانی ئازادی خوازان و قەڵەمە نەبەزەکان لە شکۆی بەدرخان و پیرەمێردەوە بۆ شەرمەزاری پارتی و یەکێتی زیندانی کردن و تیرۆر زمانی نوێی دەسەڵاتی یەکێتی و پارتیە ئەمڕۆ لێرم بۆ ئەوەی بە دەنگێکی بەرز بڵێم شەرمەزار بێت ئەو دەسەڵاتەی ترسی لە وشە هەیە خوێنی سۆران و سەردەشت و کاوە و ویدادمان لەبیر ناچێت کە بەدەستی ڕەشی تیرۆر و لەژێر سێبەری پارتی و یەکێتی شەهید کران مێژوو سەلماندویەتی کە هیچ دەسەڵاتێکی سەرکوتکەر بە زیندانیکردنی ڕۆژنامەنووسان تەمەنی درێژ نەبووە هەر دەسەڵاتێک کە لە نوکی قەڵەم بترسێت شایستەی مانەوە نییە سڵاو بۆ گیانی پاکی شەهیدانی قەڵەم ئازادی بۆ ڕۆژنامەنووسە زیندانی کراوەکان ڕوڕەشی بۆ دوژمنانی ئازادی و دەسەڵاتی سەرکوتکەر میدیای سەربەخۆ بۆچی داخراوە
دەسەڵات لە ڕاستی چەندە تۆقاوە دەنگی ئازادی بۆچی خنکێنرا میدیای سەربەخۆ دەرگای پێوەدرا شاشە ڕەش دەکەن قەڵەم دەشکێنن بۆ مانەوەیان خەڵکە تۆقێنن زیندان پڕ بووە لە خاوەن قەڵەم بەسە هەتاکەی ئازار و ستەم تیۆر و دووقاندن پیشەی دەسەڵاتە کوشتنی ڕۆژنامەنووس پیشەیە لەم وڵاتە من ئەوڕۆ وەکو تاکێکی کورد لێرە ئامادەم کە هەست بە شەرمەزاریەشی گەورە دەکەم کە دەبینم چۆن دەسەڵاتی باشووری کوردستان ئابڕووی هەرێمێکیان لەسەر ئاستی نێودەوڵەتی بردووە. من لێرەوە بە توندی ئیدانەی ئەو عەقڵیەتە پۆلیسیە دەکەم. هەروە چۆن لە هەولێر و دهۆک کە کەناڵەکانی ئێنارتەیان داخست و هەروە لە سلێمانیش بەهۆی هێزەوە توانیان زووم تیڤیدا بخەن. ئێوە بە جیان دەڵێن ئێمە دیموکراسین. من پێتان دەڵێم ئێوە ترسنۆکن لە ڕووی ئاستی ڕۆژنامەنووس و چالاکوانان. هەروەکو لە راپۆرتە نەتەوەیەکانی یەکگرتووەکان هاتووە باسی تیرۆرکردن و زیندانیکردنی چالاکوانان دەکەن. وەکو چالاکوان شێروانی و کە ئێستا لە زینداندایە. ئێوە هەر نەک لە سامانی نەتەوەیەک دەخۆن بەڵکو ئازادی و کەرامەتی هاوڵاتیانان خستۆتە ژێر پێڵاوی چەکدارەکانتان. کورتەی ڕاگەاندراوی ڕێکخراوی داگۆک لە 128مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا. لە بری ئاهەنگگێڕان ئێمە لێرەین بۆ شەرمەزارکردنی ئەو دۆخە مەترسیدارەی ڕوبەڕووی ئازادی ڕادەربەرین دەبێتەوە. پەیامە سەرەکیەکانمان ئەمانن: کۆتایی هێنان بە سانسۆر، داخستنی میدیا سەربەخۆگان و خنکاندنی دەنگی ئازادی قبوڵکراو نییە. ئازادی بۆ ڕۆژنامەنووسان زیندانیکردن و تۆقاندنی قەڵەمەکان و تاوانە و دەبێت دەست بە چێڕا بگرێت. شکاندنی کەشی ترس دەبێت کۆتایی بەو سەرکوتکاریە بهێنرێت کە باڵی کێشاوە بەسەر سۆشیال میدیا هاوڵاتیان. ئەمڕۆ لە ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا لە ساڵ یادی 128 ساڵەی ڕۆژنامەگەری کوردیدا ئێمە لە شاری مانچستەر خۆپیشاندانمان ساز کرد دژی تیرۆرکردن و ڕفاندنی ڕۆژنامەنووسان لە کوردستان. ئێمە هەمیشە پێداگر دەبین وەکو ئەندامێک لە ڕێکخراوی داکۆ، بۆیە هەمیشە بە دوای ئازادیدا دەگەڕێن. بژی کورد، بژی کوردستان، بژی ئازادی. شکۆی یاسا و ئازادیە لەسەر دەستی دەسەڵاتێکی خۆماڵی. شەرمەزاریە بۆ حکومڕانیە کە 128 ساڵ دوای بەدرخانیەکان وەڵامی بۆ قەڵەم تەنها فیشەک و زیندان بێت. مێژووی ئێمە لە شاخەوە بۆ شار بە خوێنی ڕۆژنامەنووسان نەخشێنراوە. بەڵام جیاوازیەکە ئەوەیە جاران داگیرکەر دەیکوشتین، بەڵام ئێستا دەسەڵاتی کوردی خۆی بووەتە جەلات. خوێنی سۆرانی مامە حەمە کاوەگەرمیانی سەردەش عوسمان و وەداد حسێن گەواهیدەری ڕاستیان کە ئەم دەسەڵاتە لە ڕاستی دەترسێت. تیرۆرکردنی ئەم گەنجانە و دەربازبوونی بکوژەکانیان لە سزا سەلمێنەری ئەوەیە کە تیرۆر لەم وڵاتەدا حیزبیە و ڕەچەڵەکی سیاسی هەیە. دەستان خۆش. هەواڵێن بەڕێز 128 ساڵیەمین ساڵبەگەرە ڕۆژنامە کوردیدا ڕاستی کوجهێ کەیف و خۆشیە و سەرفەرازیە بەداخەوە پاردیوێکەتی جهێ دڵدەخۆشیە و شەرمەزاریە و هەواڵت مە شێروانەی و بەداخەوە ئەڤرکە من گوهلێ بۆ کو مانگردش خارنی تریه کو یا دیاره با همه حوالا بتا دیار کردن شیروانهی زندانه و چی خو او مافد زندانیه جی هین نینه تنانت او مافد کسی جریمه و کشتی جد کن او مافد شیروانی دین کشرق و کینا سیاسی یا دا سالتا پاردی بیدای اما پر سالتا خواست آزاد کرنا شیروانه قهرمان شکلی تن کچه پاردی دیمقراطی کردستان روزنامه‌وان صباح عطروشی و رمی تیمیکی بر 11 روز گرتوه و حبوبی ایوه لیره وفایده بیایان آنیشی یادی روزنامه‌گری و رای آزادی در برینی روزنامه‌نووسانە دش بەو دوو دەسەڵات و دوو بنەماڵە جاش و خۆشفرۆشانەی کە لە هەرێمی کوردستان دژی ڕای ئازادی دەربڕینن جوود بنەماڵەی بارزانی و جوود بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تالەبانی
کە بوونە هۆی خۆنمژینی ئەو ڕۆژنامە نووسانە و کوشتن و دڵنیایان دەکەینەوە ئەو دوو جوت بنە ماڵەیە ئەگەر ڕۆژنامە نووسێ بکوشن دڵنیا سەدەها ڕۆژنامە نووسی دیکە و سەدەها قەلەم بەدەستی دیکە پەیدا بنەوە. سوپاسی ئەو هەموو گەنجە بەهەڵوێست و دڵسۆزاناکەم کە ئەوڕۆ ئامادە بوون دشت بە ئەو دوو جوت بنە ماڵەیە. ساڵی ڕۆژنامەی کوردستاندا ڕۆژنامەی کوردستان بە هەوڵێکی بچووکی تاکە کەسی توانی بێتە بناغی دەستپێکی نوێی خەباتی ڕۆشنبێری کوردی بە توانایەکی کەمەوە بیری نەتەوایەتی کوردی لە خۆناغێکەوە ڕاگواست بۆ خۆناغێکی تر. سەر ڕای ڕەخنە و سەرنجی زۆر لەسەر ڕۆژنامەگەری ئێستای کوردی، بەڵام ڕاستێکی هەوڵی هەمووان گرنگە و پڕ بایەغ بووە. سەلماندنیەوە ڕەنگە ئاسان نەبێ، بەڵام پاراوی ڕادەربڕینی خەڵک بە ڕادەیەک باش و پاک بۆتەوە زمانی کوردی لە وشەی بێگانە گەواهیدەری ئەوە ڕاستیان. هەروەها ئەو دەسەڵاتە بنەماڵەیەکەوە ڕایان گەیاندەوە وەکو چەکێکی ڕەش لە بەرژەوەندی مەرامەگەڵاوەکانیان بەکاری دێن لە بەرامبەردا هەموو دەنجێکەوە جار بۆ ئازادی بدا کپی دەکەن و هەرگیز نیان هێشتووە سەکۆیەکی ئازادی بوونی هەبێت لە کوردستان هەر لە داخستنی ڕۆژنامە و کەناڵەکان و دەستگیرکردن و ترساندن و تۆقاندن و تۆمەت بۆ هەڵبەستنی ڕۆژنامە نووسان و چالاکوانان تا دەگاتە تیرۆرکردنیان لەلایەن ئەو دەسەڵاتەوە لە ڕوودا و پەڕیوەتەوە بۆتە دیاردا. ئەمەش دەرخەری ئەو ڕاستەیەکەوە دەسەڵاتی شکست خواردوو لە عێراق و کوردستان مەسەلەی ئازادی تەنها قسێکی سەر کاغەزە و شکستبوونی نییە بەناوی ئازادی ڕادەربوون. دوو بنە ماڵەی سەرسەری گەلێیان بوو بێبەری دوو بنە ماڵەی جاش و خرۆش خوێنی کاوە گەرمیانی لە ئەستۆی تاڵەبانی